دەچێن لای تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بێتێک لە پرسە هەرە گەرم و هەرە گرنگەکانی ڕۆژە ئەویش ئازادی میدیا و ڕۆژی ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستاندا. بەردەوام ئازادی ڕادەبرین و ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا دەکەوێتە جێی پرسیارە و تایبەتی لە دوایین ڕووداودا کە دوژنە ڕۆژنامەنووس لە ناحەی سەی سادق هەڵبەتە دەکرێنە جێی ئامانجی درۆنەکانی تورکیا. هەڵبەتە سەبارەت بە ڕۆژی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستاندا ئێمە میوانداری زۆر بەڕێز فەیسەڵ مهەنەت فەیسەڵ ئاکرەی دەکەن کە بەڕێزان میدیاکار و یاستاناسن و ڕاستەخۆ لە ئاکرەوە لەگەڵماندان. کاک مهەنەت سڵاو لەبێ بەیانی باش، سپاس کە لەگەڵ ئێمە ئامادەیت. بەیانی باشتر، سڵاوات. زۆر سپاس کاک مهەنەت. هەر لەگەڵ بەڕێستا چەند جارێک لەسەر ئازادی ڕادەبرین قسەمان کردووە لە دوایین ڕووداویشدا دوژنە ڕۆژنامەنووس کا دەکرێنە ئامان بەگشتی لە ئێستادا ڕۆژی ڕۆژنامەگەری و ئازادی میدیا لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەستانگیێنیت؟ سڵاو لێتان بێت و لە هەموو بینەر و بیسەرانی کورسات نیوز بێتن و بەیانی کورسات بێتن. وڵی وەکو ئاگادارین ینی ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەموو عێراق ڕەوشێکی باش نییە و ڕەوشێکی خراپە. ئەمە بەپێی راپۆرتی خراوی لێبورینی نێودەوڵەتی و هیومەن ڕایت هەردووکیان ینی ڕەشبینن لە ڕەوشی ڕۆژنامەگەری لە عێراق و لە هەرێمی کوردستاندا بەپێی دوایین راپۆرتیان کە لە ساڵی ڕابردوو 333 حالەتی هێرشکردن هەبووە لەسەر ڕۆژنامەنووسەکان لە عێراق و لە هەرێمی کوردستاندا و هەرێمی کوردستان بای نزیکەی زیاتر لە 6 حالەتی هێرشکردن هەبووە لەسەر ڕۆژنامەنووسەکان و بە حالەتی جوراوجور بووە و هیومەن ڕایتس لە راپۆرتی خۆی یانکو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتی خۆی ئاشکرا کردیە کە هەرێمی کوردستان زۆر جار ئیدیای ئەمە دەکاتن کە لە هەرێمی کوردستان مینبەرێکی ئازادی ڕۆژنامەگەریە، بەڵام دەڵێت ئەوانە ڕەشبینە نیشتیوانیە ڕۆژنامەنووسەکان لە هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەدانە و ئەم حالەتانە زیاتر لە پارێزگای دهوک و هەولێرن. خۆشبەختانە ڕەنگە لە پارێزگای سلێمانی ئەم حالەتانە زۆر کەمتر بێتن، بەڵام حالەت هەیە لە هەولێر لە دهوک کە دادگایی کراینە و ئەو کەسە ڕۆژنامەگەر بووە بە تۆمەتی جیاوجیا بووە. ڕەنگە ئەم ڕۆژنامەنووسە کاریگەریەکی باش هەبووە لە هەندێک بابەتی هەستیار لە هەرێمی کوردستاندا، ئەمەش بەدڵی لایەنێکی سیاسی و یان لایەنی ئیداری نەبووە لەم هەرێمە و هەستاینە بە تۆمەتی جیاوجیا دووسەیەکی لە دادگان بووە کردیتەوە و تووشی سزایەکی ناڕەوا بووینە. ئەمەش وا کردێ کە بەڕاستی راپۆرتی نێودەوڵەتی و ئەوانی ئەو ڕێکخراوانەی کە گرێداینە بە بابەتی ئازادی ڕادەربرین و بە بابەتی ڕۆژنامەگەری کە زوو نیگەرانن لەو بابەتە، وەکو گوتمانی دەقریبەن لە ساڵی ڕابردوو زیاتر لە 6 حالەتی هێرشکردن هەبووە بۆ سەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا. ئەمەش پێیان وایە کە شتێکی خراپە و ئەمە دژی ئەو ئیدیایە کە هەموو جارە ئێمە وەکو هەرێمی کوردستان بانگەشەی بووی دەکەین و دەڵێن کە لە لای هەرێمی لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربرین هەیە و ئازادی ڕۆژنامەگەری هەیە. ئەمە بەڕاستی کارێکی خراپەوە، دەبێت کار لەسەر بکرێتن کە ڕۆژنامەنووسان ئازاد بن و ئازادیەکی تەوا هەبێتن لە گواستنەوەی هەوا، لە گواستنەوەی بابەتەکان، لە گەیشتن بە زانیاری، چونکە ئەکەم بین لە ڕووی یاساییەوە ئەم دیدە شلوڤە بکەین دەبینین کە لە دستوری عێراقدا لە ساڵی 2005ەوە لە مادەی 38ەوە باسی ئازادی ڕادەربرین کراوە و هەروەها کە تێدا هاتووە کە حکوومەت پابەندە بە خوڵقاندنی ئەو زروفەی کە ببێتە ئەگەری ئەوە کە ئازادی ڕۆژنامەگەری هەبێتن لە سەرانسەری عێراق لەوەش لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک مهەنەت، ئەوەی کە جێگەی پرسیارە ئەوەیە لە هەرێمی کوردستاندا بە بەرداوامی ڕۆژنامەنووسان زیاتر لە هەر تاکێکی دیکەی کۆمەڵگا مافەکانیان دەخوربوون و نەوەکو باس لە ڕۆژنامەنووسانی سنووری دهۆک بادینان ئەوانەکە کە لە ئێستا دەژمانێکی زۆر لە ڕۆژنامەنووسان لە زینداندان، لەگەڵ ئەوەشدا ڕۆژنامەنووسانی کە
لە دەرەون ئازادن دەکرێنە ئامانجی وڵاتانی دەرەوە. دەمێ بپرسم بۆچی بەردەوام لە هەرێمی کوردستاندا ڕۆژنامەنووسان بە ئامانجە گیرن، کێ بەرپرسی سەرەکی پێشێلکردنی مافی ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستان؟ خۆی بەڕاستی دوو جۆرە ڕۆژنامەنووس هەیە. ڕۆژنامەنووسێک هەیە گرێدایە بە دەسەڵات و بەلایەنی سیاسیەوە، ئەمە ئەم ڕۆژنامەنووسە ئازادە، بەڵام ئازادیەکەی ئەوەیە کە ئەوەی بودانڕەوە بە پێی پلان، ینی پلانەکە چون داڕێژراوە لەلایەن ئەو لایەنی سیاسیەوە یان ئەو حزبەوە، ئیش لەسەر ئەوە دەکاتن بۆ سپیکردنی دیمەنی وەڕووی ئەم حزبەیە و ڕووی ئیداری ئەم حزبەیە و ڕووی حکومڕانی ئەم حزبەیە. ئەمە ئیشی ئەم ڕۆژنامەنووسێکی تر هەیە ئەوەی کە ڕۆژنامەنووسی دەنگی خەڵکە، ڕۆژنامەنووسی کە وێنەی وەکو خۆی هەیە و وەکو واقع هەیە، دەگوازیتەوە بۆ خەڵک، دەگوازیتەوە بۆ ڕای گشتی. ئەمە بەدڵی دەسەڵات نییە و بەدڵی ئیدارەی ئەم ناوچەی نییە و بەدڵی حزبی دەسەڵاتی ئەم ناوچەی نییە و دەبینین دەکەوێتە ژێر هەڕەشە و چەندین حالەتمان هەبووە، حالەتی توشبوون و هێرشکردنی سەر ڕۆژنامەنووسان لە دهۆک و لە هەولێردا و بەداخەوە ڕەنگە زۆر ڕۆژنامەنووس هەبی تیرۆر کرابێتن کە ئەمە جێگای داخە لەبەرەوە کە ڕای سیاسی یان ڕای گشتی ڕایەکی جیاواز بووە لەگەڵ ڕای دەسەڵات و لەگەڵ ڕای لایەنی سیاسی دەسەڵاتی ئەم ناوچەیە. بەڕاستی ئەمە جێگای قبولکردن نییە و ئەمە بوو ئەگەری ئەوە کە هەرێمی کوردستان لە بەرچاوی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ینی ڕەشبین ببێتن و بە خراپی ناوی هەرێمی کوردستان بینێت، هەرچەندە ئێمە لە ساڵی 1991ەوە دوای سەرهەردان ینی دروشمی هەمووان زختر لە ناو هەرێمی کوردستانەوە بوو کە ئازادی و اینجا ئازادی دەڕای دابڕین و اینجا ئازادی ڕۆژنامەگەری بوو، بەڵام بەداخەوە ڕاستی ئەمە ڕۆژ بە ڕۆژ تەسکتر دەبێتن و بە بیانووی جیاجیا کاری ڕۆژنامەگەری سنووردار دەکرێتن و ڕۆژنامەگەری یانکو میدیاکار یان ڕۆژنامەنووس ئازاد نییە کە هەر شتێک هەبێتن هەستێتن بگازێتەوە بۆ ڕای گشتی، چونکە پێیان وایە کە ئەمە هەڕەشەیە لە سەریان و لەسەر دەسەڵاتیان. ئەمەش بەڕاستی شێوەیەک ناگونجێتن لەگەڵ بنەماکانی دیموکراسی و بنەماکانی ئازادی لە جیهاندا. ئێمە دەبینین لە زوو لە وڵاتەکانی جیهاندا ڕۆژنامەنووس و ڕۆژنامەگەری کاریگەریەکی زۆر هەیە، حتا لە گۆڕانکاری لە دەسەڵاتدا، لە دروستکردنی گۆڕانکاری لە سیاسەتی دەسەڵاتدا و حتا پێداڵێن ینی ئێستا بە عەرەبی دەڵێن ئەسسوڵتە الرابعە یان دەسەڵاتی چوارەمە، چونکە ئێمە سێ دەسەڵاتمانانە، دەڵێن ئەمە وەکو دەسەڵاتێکی چوارەمە، ینی چون پەرلەمان دەسەڵاتێکە چاودێری دەکات لەسەر حکوومەت، چاودێری دەکات لەسەر کار و سیاسەتەکانی حکوومەت و هەر جارێ هەڵەیەک هەبێتە ڕاست دەکاتەوە. هەمان شێوانی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان ئەم ئەرکەیان هەیە کە ئەرکێکی نیشتیمانیە و ئێرەك خاڵمان هەیە، هەندێک میدیاکاری هەیە بەڕاستی ینی لە چارچێوەی ئازادی ڕۆژنامەگەری و چارچێوەی ئازادی میدیاکاری دەچنە دەرێ و بەکار دەینن بوو مەرەمێکی تر نەک بۆ مەرەمی ئەوەیە کە لە بەرژەوەندی گشتی دابێتن یان لە خزمەتی خەرکی ئەم هەرێمە. بەڵێ کاک مهۆنێت پێ دوایە لە هەرێمی کوردستاندا کام ڕۆژنامەنووسە زیاتر بەدی دەکەن، ڕۆژنامەنووسانی کە دەنگی خەڵکن یاخۆت ئەو ڕۆژنامەنووسانێک و باس لێوە کرد خزمەت بە لایەنێکی دیاریکراو دەکەن؟ خۆ دیارانی ئێستا ئەمە باسمان کرد کە لە 2023 زیاتر لە 6 حالەت هەبووە، ئەوانە هەمویان ڕۆژنامەگەر و میدیاکاری سەرپخۆن یان سەربەلایەنێکی ترن لەو لایەنە نییە کە دەسەڵات بێتن لەم ناوچەیە. مەسەلەن ڕۆژنامەگەری ئۆپۆزیسیۆنمان هەیە، ڕۆژنامەنووسی مەسەلەن سەر یەکەتی هەیە لەسەر لەم ناوچەیە، ڕۆژنامەنووسی ینی حتا بازرگانی هەیە ئیش دەکاتن بە ناوی کۆمپانیەکی بازرگانی. هەر جارێ دەسەڵات و لایەنی سیاسی دەسەڵاتدار لەم ناوچەیە هەستی کردیە کە ئەف کەسە خراپی بووی دەسوورێتەوە یان کاری ئەم کەسە کاریگەری خراپی هەیە لەسەر دەسەڵاتەکەی یان کو دەبێتە ئەگەری ئاشکراکردنی دیمەنی خراپەکە و دیمەنی ڕەشەکەی ئەم دەسەڵاتە، نەک بەس تەنها دیمەنە جوانەکە و
بینای بالا برز و نخیر مثلا بابتی کم و کوری خدمت گزاری وکو نبونی وکو هستانی لافا وکو پالاوگای نایاسایی اما وکو شتیوا که دیت روزنامه‌گر لسر ایج دکاتن و بالاو دکاته و اما دستحالات به هرشی لسر خود دزانید و اکثر ام روزنامه نویس دکات آمانچو و پیوای کم دجمنیتی نکو کم روزنامه‌گر و اما ارکیه کم ایشه بکاتن ام عقلیته براستی عقلیته که هذا و هرمی کردستانیش به اگری ام عقلیتی که لگل روزنامه‌گری و لگل روزنامه نویسان دکریتن براستی یعنی زور بخرابی لسر بناوبانگی ام هرمه سوره وکه رنگ پیشتر و ساران پیشتر زور باشتر و لا استاده هرچند ولاتان استا همیان حول دادن که روشیان لروی آزادی و لروی دموکراسی باشتر بیتن اما سعودی حولی اما دادن بالام ایمه لهرم بو پیشتر بچین ایمه بو پاشا ودا چینه لمباره و امش براستی کاره کی خرابه و خدمت به هرم ناکد. بله کاک مهند رنگا گاندنی دنگ خلکو برز باس لیوکت ترى ديك هندێک جار بۆ ڕۆژنامە نووس قوروز بێت بەڵام میدیا چی؟ ئایا میدیا دەتوانێت کە ئەو دەنگە بگەێنێت لە ئێستا دەتەوە میدیاکان چۆن هەڵدەسەنگێن لە هەرێمی کوردستاندا ئایا میدیاکان توانیویانەکە زمان حاڵی خەڵک بن توانیویانەکە کێشە گوێ گرفتەکانی خەڵکی ڕۆژانە ڕووما بکەن یاخود چارەسەری بۆ بدۆزنەوە ڕۆڵیان هەبووە میدیا؟ بێگومان میدیا ڕۆڵێکی باشە هەبی ڕۆڵێکی سەرەکی هەبی بۆ و گواسنا کیموکاسیان تایبەتی لایەنی خزمەتگوزاریە و بۆ گەیاندنا دەنگی ناڕازیە خەڵکی ئەیکو هەموو جارێ لایەنێکی سیاسی و لایەنێکی دەستهەڵاتدار تایبەتی هەولێرێ و دووکێ نەڤایە هیچ شێوازێکی کە ئەم دیمەنە بگەیتە خەڵک ئەم دیمەنە ڕایگشتی ببینێتن بەڵام هەر لەسەر ئەوە ڕاستەوە وەکو گوتمان يعني بناي بالا برز دربينن وشقامي دوسايتي دربينن بلام بابتي كموكري وبابتي كمي خدمت گزاري او كارا ساتاني ك زور جار لهاوينان و كمبوني او خارنواي مثلا اول هولير مثلا هستاني لافا ولازستان يعني ام دو بابتانا وهبوني بالاوغاي نایاسایی اما به هیچ شێوەیەک دەستهەڵات و لایەنی سیاسی دەستهەڵاتدار لەم ناوچە پێخۆش نییە کە بگاتە ڕایگشتی بەڵام هەر حەزیان لە ئەو دیمەنی ئەوەی حەزی لێیە ئەم دیمەنە بەخش بکرێتن بۆ ڕایگشتیدا ئەوجا ڕۆژنامەنووس و ڕۆژنامەگەری و میدیا کە دەمێک دێتن ئەم دیمەنە ڕەشە و ئەم دیمەنە خراپەی کە دەستهەڵات دەرێت بشێرنەوە بۆ خەڵک دیار دەکەن و بۆ خەڵک بەخش دەکەن بەڕاستی کاریگەر هەیە لەسەر گورینی سیاست و گورینی چونیتی اداره کردنی امناچه بو نمونه یعنی مسئله بابتی پالاوگای نایاسایی که لهولیر که استبوده بارینی جهر لسر پایتخت خوشویسته کمان هولیر اما که ام دیوی دیار کرد بو خلق و برای گشتی و بو دستحالات سیاسی طبعا روزنامه‌نووس بو و روزنامه‌گری بو اوجا بتایبەتی یعنی استا اوی رولی گرنگ هیا بو گواستنەوەی ڕاستیەکان بۆ گواستنەوەی دیمەنە ڕەشەکانی کە دەسەڵات نایەنەوێت ئەم دیمانانە دیار ببن بەڕاستی میدیایی سوسیال میدیایە کە ئێستا ڕوولێکی زۆر گەورە هەیە بۆ ئەم بابەتە و خێراتر دەگاتە ڕایگشتی و خێراتریش دەستهەڵاتیش حەز بەوە دەکات کە ئەمە مەترسیە لەبەرەوەی دەبینێت زۆر جار هەولی ئەوە دەدات کە هەموو شتەکان سنووردار بکرێن و لەژێر کۆنتڕۆل ببێتن تا یعنی نەگاتە ئەوە کە بەخرابی لەسەر بشکێتەوە بەڵام وەکو دەڵێن یعنی ئێستا لە وڵاتانی لەو پەڕەی دیکتاتوری و لەو پەڕەی عەسکەرتاریەتدا طاقەتی و توانای ئەوە نەماوە کە ڕێگری لە ڕۆژنامەگەری بگرێمە تایبەتی لە ڕۆی سوسیال میدیاوە کە ئێستا باسمان کرد یعنی ئەم شتانە هەر دەگانە خەڵک و خەڵک هەر ئاگادار دەبێت و خەڵک بەخۆش لە ناو ئەم معاناتانە دەژیدن بەڵام هەندێک میدیا کە هەوڵ دەدات دیمەنی ئەم دەسەڵاتە لە هەموو ڕۆیەکەوە سپی بکاتن و بەگەشە
گەشتەسەندن پێشان بداتن بەڕاستی وانە و ڕۆژنامەگەری تران ڕۆژنامەنووسی تر ئەوەی کە ئازادە و گرێدای بەدەسەڵاتەوە نیە دائیمەن دەست دەدانێتە سەر ئەو کەم و کوڕیانەی کە زۆر کاریگەری خراپ لەسەر خەڵکیە ئەوجا لەسەر ژیانی بیت لەسەر تەندروستی بیتن لەسەر ئابووری ئەم خەڵکە بێتن ئەمە بەڕاستی وا دەکات وا دیار دەکات کە ڕۆژنامەنووس کاریگەریەکی زۆر هەیە لەسەر خوڵقاندنی ڕایگەشتی و لەسەر گورینی سیاسەتی ئەم دەسەڵاتە بەڵام ئەکە دەرفەتی پێ بدرێتن وەکو گوتمانی بەداخەوە ئەم دەسەڵاتە هەر هەوڵ دەداتن ڕۆژ بە ڕۆژ ئەم کارەیان کاریان ئازادی ڕۆژنامەگەری سنووردارتر بکرێتن نەک و فراوانتر بکرێتن ئەمەش وەکو گوتمانیانی زۆر خراپە لەسەر هەرێم و لەسەر بناوبانگی هەرێم لە جیهان. بەڵێ کاک موهەنەد دەمەوێت هەمان پرسیارکەم بەردەستک بوونەوەی ئازادیەکان بەرەو پێشنەچوونی کەیسی ڕۆژنامەنووسان ئەمە چ کاریگەریەکی لەسەر پێگەی هەرێمی کوردستان دەبێت بەگشتی لە ناوچەکەدا؟ وڵی کاریگەری بووە ینی نەک لە ڕۆژنامەگەری لە زۆر شتان ئێستا نەکتانیا کاری ڕۆژنامەگەری ئێستا حتا خوپیشاندان و گدبوونەوە ئێستا هەمووی قەدەغان ئەمە هەر شتێک گدبوونەوەیەک هەم خۆپیشاندانێک بێتن لە پەتایبەتی لە پارێزگای دووهوک بە هەولێر بکرێتن بەڕاستی قەدەغەیە و دەستهەڵات بە مەترسی لەسەر خۆی دەزانێتن و یەکسەر بەڵاوی پێیان دەکەوتن و نایێنیتن هیچ گردبوونەوەیەک و هیچ خۆپیشاندانێک بکرێتن بە بیانوی جوورا و جوورە کامەش پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤن و بنەماکانی دیموکراسی و بنەماکانی ئازادی و حتا خودی دەستوری عێراقدا کە ڕێگە بەمە دراوە ئێجا تەسکردنی سنووری ئازادی دەربڕین تەنها لە ڕۆژنامەگەری نییە و لە ڕۆژنامەنووسان بەڵکو حتا لە مەسەلەی ڕایگشتیدا لە جووری خۆپیشاندان و گربوونەوە ئەمە خراپەیەکی زۆر لەسەر هەرێم دروست کراوە یعنی ئێستا کات و راپۆرتی ئەم دوایەی ڕێکخراوی لێبورینی نێودەوڵەتی بخینیەوە بە شلوڤە بکەیت دەبینی دەڵێتن هەرێمی کوردستان بەو ناونیشانە ئیدعای ئەوە دەکاتن کە مینبەری دیموکراسیەت و ئازادی ڕۆژنامەگەریە دەڵێتن ئەمە ئیدعایەکی درویە یعنی بەو شێوەیە نووسراوە ئێمە چەند خراپی لەسەر هەرێم دەشکێتەوە چەند خراپی لەلایەن ئەو وڵاتانەیە کە پشگیری لە هەرێم وڵاتانی ئۆروپی وڵاتانی وەکو ئەمریکا پشگیری لە هەرێم دەکەن نەک لە بەرخاتی چاویشینی هەرێمە بنەخێن بە خاطری ئەوەیە کە ظروفێک هەیە کە وەزعێک هەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی دیموکراسی لە ڕووی ئازادی جێوازە لەگەر هەموو وڵاتەکانی ئەم ناوچەیە ئەما کەربێت هەرێم بە هەمان ئەو ڕێرەوە بڕێوتن کە وڵاتانی نەدیموکراسی ئەم ناوچەیە قەیڕەو دەکەن ئاخر هیچ جێوازیەک نییە لە نێوان تو لە نێوان حکوومەتێک لە سووریا بێتن حکوومەتێک لە کەندا بێتن هیچ جێوازیەکت نییە لەو بابەتادا لەبەرەوە ئەم تەسکردنی ئازادی ڕۆژنامەگەری و خنکاندنی ئازادی ڕۆژنامەگەری و خنکاندنی ئازادی ڕادابرین کە ئەمە بنەماکانی دستوری عێراقش کە مادەی 38 دەڵێت حکوومەت پابەندە کە ئەمە بەدی بینێتن و بخڕکێنێتن بەڕاستی زۆر بە خراپی لەسەر ناوبانگ و پێگەی هەرێم لە ڕووی ئازادی و دیموکراسی دەشکێتەوە حتا لە راپۆرتی ئەم دوایە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بە خراپی بەحسی ئەم بابەتەی کردووە و دەڵێتن دەبی لە سەراتەکانی هەرێم دەستبەرداری ئەم سیاسەتە بن چونکە ئەمە دژی مافەکانی بنەماکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ. بەڵێ کاک موهەنەد کەواتە باشترین ڕێگە چارە چیە بۆ باشترکردنی دۆخی ڕۆژنامەنووسان کێ دەتوانێت هۆکار بێت کاریگەری هەبێت لە چارەسەرکردنی کێشەی ڕۆژنامەنووسان دەبەرو پێشچوونی بەرەو پێشبردننی کەیسی ڕۆژنامەنووسان؟ بەخوای خۆی دەبی دەسەڵات ئەم شتە بکاتن بەڵام ئەگەر دەسەڵات بەردەوام بوو لە ئەم سیاسەتە خنکاندنی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی گشتی ڕای دەربرین ئەمە ئێمە تاکە ڕێکامان هەیە ئەوەیە دەبی گۆرینی ئەم دەسەڵاتە بکرێتن لە ڕووی پرۆسەیەکی دیموکراسی کە پرۆسەی هەڵبژاردنە خۆ هەڵبژاردنەکان بوو دەکرێن لە سەرانسەری جیهاندا هەڵبژاردن دەکرێتن بۆ ئەوەیە ئەکەر بزانێت خەڵک کە دەسەڵات لە ئەرکی خۆی هەلنەستاوە و لە ئەرکەکانی دستوری و یاسایی و لاداوە و تایبەتی لە بابەتی مافەکانی مرۆڤ و بنەماکانی دیموکراسیەت لاداوە ئەمە دەبی بەڕاستی لەو کاتەدا ینی هەوڵێک بدرێتن کە گۆڕانکاری لەم حکومڕانیە و گۆڕانکاری لەو ڕێڕەوەی سیاسی لەم هەرێمە بکرێتن ئەویش بە گۆڕینی هاوکێشەی سیاسیە لەم هەرێمەدا
بوو باشتر و بوو خلقاندنی بارەدووخێک و دەستهەڵاتێکی باشتر کە بتوانیتن ڕاستەقینە پارێزگاری لە ڕۆژنامەگەری و لە ئازادی ڕایداربرین بکات لە هەرێمی کوردستاندا بەرەیەکای داڕشتنی چەند یاسەیەک لە ژێر بەندی و لە ژێر مادەی 38 دستوری عێراقدا و لە ژێر بنەماکانی مافی مرۆڤ و بنەماکانی دیموکراسی جیهاندا چونکە ئەمە بەڕاستی خزمەت دەکاتن بە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان و خزمەت دەکاتن بە ڕایگشتی و بە خەڵکی کوردستان چونکە وەکو گوتمان ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان چاوی ئەم خەڵکەنە و دەنگی ئەم خەڵکەنە و ئەم چاوەی کە ئەم شتانەی هەڵا دەبینێت و ئەم شتانەی کە مکڕیانەی کە دەبینێتن یەکسەر دەبێتە دەنگی خەڵک و دەگوازیتەوە بوو دەستهەڵات تا چارەسەر بکرێتن ئەگەر بێت ئەم دەنگەش بخنکێنن و ئەم دەنگە سنووردار بکرێتن بەڕاستی ئەو کاتەدا ڕەنگە بیتە مەترسیەکی گەورە لەسەر ئەم هەرێمە بەهۆی ئەوەی کە فشارێکی زۆر دەخڵقێنێتن لە ناو خەڵکدا و ڕەنگە بتە ئەوەی کە بتەقێتەوە بێت ئەوەی کە ئەم دەستکەوتانەی کە لە هەرێممان هەیە هەموو لە دەستمان بچێتن و ببێتە ئەگەرێکی یعنی کارەساتێکی لە مێژووی ئەم هەرێمە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مهۆنەت فەیسەڵ ئاکرەی میدیاکار و یاسانە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆ کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.